سبحان الله یەک لەو شوێنانەی کە مەلائیکەت زۆر تەمەشای ئەکەن و ئینتیزاری لەفزی ئەکەن کاتی نەخۆشیە. ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی تەمە ئەو حەدیثێک کە ئێستا باسی دەکەم ئیمامی مالک لە موەطەئەکەی خۆیدا و ئیمامی بەیهەقی لە شوعەب الئیمان ئەو حەدیثیان هێنایتەوە. ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إذا مرض العبد بعث الله إليه ملكين. هەر کاتێک هەر مسلمانێک هەر عەبدێک کە نەخۆش کەوت خوای گەورە دوو مەلائیکەت ئەنێرتە لای. ئەو دوو مەلائیکەتە بۆ چ هاتوون؟ ئەفەرمی خوای گەورە بزانە چ بە کەسانە دەڵێتن کەوا سەردانی دەکەن. بزانە چ بەو کەسانە دەڵێتن کە سەردانی دەکەن. ئەی نەخۆش، ئەی ئەو کەسەی خوا ئیمتیحانی کردووی بە نەخۆشی، ئەی ئەو کەسەی کە خوا ئیمتیحانی کردووی بە دەرد و میحنەت و ناخۆشیێک و ناڕەحەتیەک لە ماڵێک کەوتووی، ئازێت و ئازارێکت هەیە، بزانە ئێستا دوو مەلائیکەت لان تەمەشای زارت دەکەن چ دەڵێی؟ ئەم قسەیە نەسن ئەو قسەیە بۆ خوا ئەچێ کە خوای گەورە ئەشزانی چاڵی. کاتێک ئەو عەبدا ئەو کەسانی کە دەهاتن سەردانیان ئەکرد بەس حەمد و سەنای خوای دەکرد، دەگوت ئەلحەمدولله خوا ئەمنی تاقی کردیتەوە، خوا بەڵای گەورەتری لایە، حەمد و سەنا لە بۆ خوای خۆم کە ئەمن ئینشاءڵڵا بەو نەخۆشەی پاکم ئەکاتەوە، ئەم کاتە کەفارەتی هەموو گوناحەکان. ئیتر ئەگەر ئەو قسانەی کرد مەلائیکەتەکانیش بەرز ئەبنەوە ئەستنە خزمەت خوای، ئەفەرمێن یا ڕەبی ئەو بەندەی تو هەرچی دەهات سەری لێ دەدا و ئەحواڵی دەپرسی لە غەیری حەمد و سەنا و سوپاسی تو هیچ کەی لەدەو نەداهاتە دەرێ، شکایەتی نەدەکرد ئۆخ چ دەردەچی ناخۆشم هەیە، چ بەڵایەکم لەسەرێ بەڵا خوایە بەس ئەمن هەبووم ئەو بەڵایە تووشە من کەی، خوایە بەس ئەم نەدیتم و تووشی ئەو بەڵایم کەی، ئەمن چم کرد بوو خوایە تووشی ئەو بەڵایم دەکرد ئەو بەڵایم دەکەی، ئەمن چم کرد بوو، ئەم زوڵمم کردیا، من پیاوم کوشتیا، ئەم ماری حرامم خۆردە خواردیا، من تارانم کردیا، من فەرهودم کردیا، ئەمن گەندەڵم. ئەو قسانە سبحان الله، ئەو قسانە ناشکریانە، ئەو قسە ناماقولانە کە ئینسان بەرامبەر خوای گەورە دەکاتن، ئەو وەختی ئەم قسە ناشرینانە هەموو ئەسێتەوە خزمەت خودای رب العالمین. زە ئەو مەلائیکەتانە قسەکان ئەبەن ئەگەر عەبدەکە قسەکانی جوان بوو، حەمد و سەنا و سپاس و ستایشی خوا بوو، ڕازی بوون بوو بەو نەخۆشیە و بەو ئیمتیحانی کە خوای گەورە ئیمتیحانی کردبوو بە نەخۆشی، سبحان الله خوای گەورە دەفەرمی دەموژدەی پێ بدەن کە ئەمن ئەگەر شیفامدا ئەبێ گۆشتێکی بدەمێ لە گۆشتەکەی خۆی باشتر، خوێنێکی پێ بدەم لە خوێنەکەی خۆی باشتر، و دەبی هەموو لە هەموو گوناحەکانیشی خۆش دەبم و پاچی دەکەمەوە لە هەموو ئەو گوناحانەی کە هەیبووە. سبحان الله لەو مژدە خۆشی. ئازیزانم ئەی ئەو کەسەی نەخۆشی لە ناو جێگاکەتی، ئەزانم دەردەکەت ناخۆشە، ئەزانم دەردەکەت بە ئازارە، ئەزانم ئازارت هەیە، ئەزانم ئەناڵێنی، ئەزانم تەحەممولی ئەوێ، بەڵام تخوا ئەو مەلائیکەتانە وە بکە بە قسەی جوان بە حەمد و سەنات بە سوپاسی خوای گەورەوە ئەم قسانەی تۆ بەرزکەنەوە، ئەو کات بەڕاستی نعمەتی خوایە، بەڕاستی خوای گەورە بە چاوی لوتف و مهرەبانی خۆی تەمەشات دەکاتن. ئەو وەختی تۆ ئەنووسێ لە سابرین إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. خوای گەورە دەفەرمی بەڕاستی ئەو کەسانی کە سەبر ئەگرن لە کاتی ناخۆشیدا ئەوە خوای گەورە بەبێ حساب پاداشیان ئەداتەوە. عەزیزم ئەی نەخۆش، ئەی ئەو کەسەی خوا ئیمتیحانی کردووی بە نەخۆشی و بە جێگات، دەزانی خوای گەورە مراقەبەی ئەو کەسانە دەکا کە دێن سەردانت دەکەن، دەزانی خوای گەورە گلەی لەو کەسانە دەکەن کە نان سەردانت بکەن. ڕۆژی قیامەتێ پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم ئەفەرمی ڕۆژی قیامەتی خوای گەورە بەندەیەکی حسابی لەگە بەندەیەک دەکا، دەفەرمی فلان ئەمن نەخۆش بووم لۆ نەهاتی، ئەوی تر یا رب العالمین، ئەتۆ رب العالمینی، ئەتۆ مالک المولکی، چۆن ئەتۆ نەخۆش دەکەوی هەتا ئەمن بێم، ئەمە ئەوە چییە قسەیە؟ ئەفەرمی ئەدی فلانی کوڕی فلان، فلانی کچی فلان نەخۆش کرد لۆ نەهایستی سەری لێ بدەی. سبحان الله، خوا لە باتی نەخۆشەکەی گلەی لێ دەکا،
لباتی نەخۆشیەکەی عیتابی دەگریتن دەفەرمی فلانی کوڕی فلان نەخۆش بوو لۆ نەهاتی سەری لێ بدەی فلانی کچی فلان نەخۆش بوو لۆ نەهاتی سەری لێ دەی دەتزانی ئەگەر بەهات بای ئەمنت لەوێ دەدیت الله ئەکبەر الله ئەکبەر خۆشی ئەو حەدیثێ ئەلەوە ئاخیریە دەتزانی ئەی نەدەزانی ئەگەر بەهات بای سەرت لێدا بایە ئەمنت لەوێ دەدیت سبحان الله یعنی خوای گەورە لە لای نەخۆشە ئەو نەخۆشە ئەگەر بزانی تۆ چۆن غەرقی نیعمەتی خوای ڕەحمەتی خوای سۆزی خوای میهرەبانی خوای قەت شکایەتی لە حاڵی خۆت ناکەی قەت ناشکری لە دەوت نایەتە دەرێ ئەگەر خوا بەو هەموو عزەت و جەلالیەی خۆی گلەی لەو کەسەی بکە کە نەخۆش کەوتووە و گلەی لەو کەسەی بکە کە تۆ نەخۆش کەوتوی نەهاتووی سەری لێ بدە ئێوە بەست دێت خوا لەوەی گەورەتر لەوەی فەزل گەورەتر ئازیزەکانم واللهی نەخۆش لە ناو ڕەحم و بەزەی خوایە لە ناو میهرەبانی و فەزلی خودای گەورەیە بەڵام بەداخەوە کەممان هەستی پێ دەکەین کە نەخۆشی چ نەعمەتێکی خوایە کە نەخۆشی چۆن گوناه هەردەوەرێنی کە نەخۆشی چۆن پاکت دەکاتەوە کە نەخۆشی چۆن وە لێ دەکات بتینتە ڕێزی مەلائیکەتەکان ئازیزانم کە تو پاک بیەوە خوا گۆشتی گۆڕی خوای خینی گۆڕی بوو یەک پارچە مەلائیکەت هەر دوعایەک بکەی خوای گەورە لێت قبول دەکات بۆی ئیمام عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی هەموو کات کە سەردانی نەخۆشێکی ئەکرد ئەی فەرموو نەخۆشەکەی دوعامان بۆ بکە سکت ئێستا دوعای تو وەکو مەلائیکەتانە لەبەرەوەی پاک بوویتەوە لەو محنەت و لەو نەخۆشی و ئازارێک کە تویشی بووە جا ئازیزانم ئەم فەزل و گەورەیە لە قیسە خۆتان مەدەن ئەم خەڵاتە خوداییە لە قیسە خۆتان مەدەن سەبرتان هەبێ ئارامتان هەبێ بە ناشکری ئێوە نە دەرتان عیلاج ئەبێ نە هیچ شتێکی گۆڕانکاریەک دەبێ تەنها خوا لە خۆشت تۆڕە دەکەی و دەردەکەشت زەحمەتتر و ناخۆشتر دەکەی ئەمما بە سوپاسکردنت بۆ خوا بە حەمد و سەناکردنت بۆ خوا بە تەسلیمی خۆت لە بۆ خوای گەورە بە ڕازی بوونت بە قەدەری خوای گەورە هەم دڵت ئارام دەبێ هەم ژانت کەم دەبێ و هەم خوا لێت ڕازی دەبێ و هەم مەلائیکەتەکانیش دەورت دەدەن و دوعا لە بۆ دەکەن ئازیزانم دەزانی ئەو کەسەی کە دێتە لای نەخۆش چ فەزلێکی هەیە ئەی دەبی نەخۆشەکە چ فەزلێکی هەبێ ئەدی ئەوەی کە خزمەتی نەخۆشەکەی ئەکا 24 ساعت لە دیاریتی خێزانیتی کوڕیتی کچیتی کەسێکیتی کە بەردەوام لە خزمەت نەخۆشەکەدایە دەبی ئەمە فەزلی چەند گەورە بێ پێغەمبەری خوا دەفەرمی صلى الله عليه وسلم کە ئەم حەدیثەش پێغەمبەری خوا کە ئەم حەدیثەش ئیمامی بەیهەقی لە شعب الئیمان جێڕایەتەوە ئەفەرمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمی هەر کەسێک سەردانی نەخۆشێک بکە بەیانیان هەر کەسێک بەیانیەکەی سەردانی نەخۆشێکی کرد إلا صلى عليه 70,000 ملك سبحان الله دەفەرمی 70,000 مەلائیکەت دوعای لەبوو ئەو کەسەی دەکەن چۆ سەردانی نەخۆشێکی کردیا ئەمما ئەگەر طبعا دەرێ دوعای بۆ دەکەن هەتا ئێوارێ ئەمما ئەگەر ئێوارە بچیتن سەردانی نەخۆشێکی بکە دەفەرمی إلا صلى عليه 70,000 ملك حتى الصبح دەفەرمی حتى بەیانی 70,000 مەلائیکە دوعای لەبوو ئەو کەسەی دەکەن کە سەردانی نەخۆشێک دەکە چ دەڵێن دەڵێن اللهم اغفر له اللهم ارحمه خوای لە فلانی خۆش بەچکۆ سەردانی فلان نەخۆشی کردووە خوای ڕەحم بە فلان کەسی بکە چکۆ سەردانی فلان نەخۆشی کردووە سبحان الله سبحان الله لەو عەزەمەتەی سبحان الله لەو خەڵاتەی کەسێک تاقەت بداتە خۆی جورئەت بداتە خۆی بچی سەردانی نەخۆشێک بکە لە ڕاهی خوا تەنها لەبەر خوای گەورە 70,000 مەلائیکەت حتا ئێوارە دوعای لە بۆ دەکەن 70,000 مەلائیکەت بەڵێن خوای ڕەحم بە فلانی بکە و لە فلانی خۆش بە یا رب العالمین ئەگە ئێوارە سووی 70,000 مەلائیکەتت کە دوعا لە بۆ بکەن کەوا تو سەردانی نەخۆشت کردووە ئەدی ئەو کەسێک کە نەخۆشەکەیە دەبی چەند هەزار مەلائیکە دوعای خێری بۆ بکەن کەسێکی وەکی من نیو سەعاتێک لە کاتی خۆم تەرخان دەکەم کە بچم سەردانی نەخۆشێک بکەم چ ئەزیەتم نەخوارد بە سیارێ خۆمە چوم لە پێزەکە هاتمە خوارێ سەلام عەلەیکوم قومە ئاوێکم خوارد چایەکم خوارد و هاتمە دەر هیچ ئەزیەتم نەخوارد بەوەندەی 70,000 مەلائیکە دوعام بۆ بکە ئەدی نەخۆشەکە دەبی چەند هەزار مەلائیکە دوعای خێری بۆ بکەن
ئەدی ئەو کەسانێک کە خزمەتی نەخۆشەکان ئەکەن ئازیزم ئەگەر کەسێکی وەکی ئێمە نیو سعات بڕێک تااقەتی خۆی سەر بک بۆ ئەوەی بڕێک مادی بوونی خۆی بڕێک خۆی مادی بک بۆ ئەوی سەردانی نەخۆشێک بکە ئەدی ئەوەی کە بەردەوام مادیە لە خزمەت نەخۆشەکەی دەبێت چەند هەزار مەلائیکە دوعای لە بۆ ئەو کەسەی بکەن کە خزمەتی نەخۆشەکەی ئەکە ئازیزانم نەخۆش هەر بەخۆی نەخۆش ئەو کەسانێک کە خزمەتی ئەەکەن نەخۆش ئەوانەی کە سەردانی دەکەن هەمووی بەسای نەخۆشەکەی غەرقی ڕەحمەتی خوای بوون سبحان الله هەمووی بەسای ئەم نەخۆشی غەرقی ڕەحمەتی خوای بوون ئەوەی خزمەتی دەکا ئەوەی سەردانی دەکا ئەوەی ئیحتیمامی پێدەدا ئەوەی دێ کانونەکی بۆ لێ دەدا ئەوەی کە دێ دەرمانێکی بۆ دەکڕێ ئەوەی دێ یارمەتیەکی دەدا ئەوانە هەر هەمووی سبحان الله مەلائیکەتی خوا دوعایان بۆ دەکەن و داوا لە خوا دەکەن کە لە فلانی خۆش بە و ڕەحمی پێ بکە زە خۆشەویستان واللهی کەزانیمان نەخۆشی هەمووی ڕەحمەتە هەمووی بەرەکەتە مەلائیکەتانی خوا دەورە لێ ئەدەن مەلائیکەتی خوا ئاگایان لێتە و تەمەشات دەکەن مەلائیکەتی خوا لە مەزلیست دانیشتۆن مەلائیکەتەکانی خوا ئەسنەوە لای خوای و خەبەری و هەواڵی تۆی ئەبەنە لای خوای رب العالمین بێزگە لەوە سبحان الله خوای گەورە گلەی لەو کەسەی دەکە کە تا نەهاتیە سەردانت بکە زانەکەی تۆ گلەی لە کەس بکەیت گلەی لە یەک بەشەری مەکە مەرێ خەڵکی وەڵا نەخۆش کەتم نەهاتی مەرێ لێگەڕێ باخوا لە ڕۆژی قیامەتی بەخۆی پێی بڵێتن لێگەڕێ باخوا بەخۆی گلەی لێ بکە گلەی خوای گەورەتر و ناخۆشتر و زەحمەتترە لە گلەی بەندەکانی زە ئازیزانم بەڕاستی ئەوە نیعمەتێکی خوا بوو حیفە نەخۆشەکان حیفە دەردەدارەکان حیفە قەلب بە ئازارەکان ئەو فەزل و ئەو گەورەیە و ئەو نیعمەتە و ئەو عەتایە و ئەو خۆشی مەلائیکەتانە لە قیسە خۆ بدەن داکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه